بەڵێ سپاس بۆ میوانداریە تەبان ئەوەی کە ئەیبینین ماوەیەکی زۆرە باس لە کشانەوەی هێزی ئەمریکا ئەکرێت لە عێراق بۆتە بابەتێکی سیاسی بەڕاستی زیاتر لەوەی کە بێتە ینی بابەتێک بێت کە لایەنی سەربازی یاخود بە شێوێکی پرۆفشنناڵ و میهنی سیر کرێت. ئێستا بەتایبەتی کە عێراق ئێستا بۆتە گۆڕەپانی ململانەی نێوان ئێران و ئەمریکا. ئێران بە فرسەتی ئەزانێت هەنێک هێزی ئەمریکا کە لێرەیە بەهۆی میلیشیەکانی کەسەر بەخۆیەوە زوو پەلەماریان بدات و وەکو خاڵێک لە دژی ئەمریکا تۆمار بکە. ئەمە لەلایەک ئەوەی کە ئەیبینیم بەڕاستی حکوومەتی عێراقی ئمڕۆ ناتوانای ئەو جۆرە بڕیارانەی نییە. لەلایەکەوە بۆتە ژێردەستی هێزەکانی کەسەر بە ئێران و میلیشیەکان و کوتلە سیاسیەکان حکوومەتەکەی کە ئمڕۆ هەیە سەرۆکوەزیران بۆ نمونە یەک ئەندام پەرلەمانی نییە لە کاتێکە پەرلەمانەکە زۆرینەی پەرلەمان لەو لایەنن کە دژی ئەمریکان ئەگەر بێتەوە بیرتان پاش کوشتنی قاسم سولەیمانی پەرلەمان کۆبەوە تەنها بەس بە کوتلە شیعەکان و چەند کەسێکی سونی کورد وابزان بەتاوی مقاتعی ئەو دانیشتەی کرد بڕیاری زۆری نەیاندا کە ئەبێ هێزەکانی ئەمریکا بکشێتەوە پاش ئەوە مەرجعیە فریاکەوت وتی بڕیاری ئاوا ئەبێ حکوومەتێکی هەڵبژێرراو بێت. بۆیە بەڕای من ئەو گفتوگۆیی کە ئێستا ئەکرێ هەرچە ئەنجامی هەر شتێک بێت حکوومەت ناتوانێت نەپابند بێ پێی نەجێبەجێژی بکات ینی چونکە حکوومەتەکە خۆی لە هەموو ئان و سەعاتێکە معڕەزی ئەوەیە کە لە ناوی بن لەلایەن ئەو زۆرینەی کە لە پەرلەمان هەیە بەر لەوەی کە بچێت پێش ئەوەی کە دەستکا بە گفتوگۆکانەوەی کە گوێبیستی ئەبین لەلایەنەکانی کە سەر بە ئێرانن هەمویان داوا لە حکوومەتەکەن ئەڵێ پێش هەموو شتێکە بێ هێزەکانی ئەمریکا چێشیتەوە لە عێراق ینی بەبێ چییە کاکێ هیوالا لایەنی سیاسیە وەک لەوەی کە لایەنێکی سەربازیە بێت جەنابەت ئاماژەت پێکرد مەبەست چییە لەمە خوا ئەو لێکەوتانەی کە ینی بوونی هێزەکانی ئەمریکای پەیوەست کردووە بمانەوە لە عێراقدا بەڕوونی دەبینرێت بە تایبەت لەم دوایەدا ئەم گروپە چەکداریانەی کە بەردەوام هێرش دەکەنە سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە عێراقدا تەنانەت سەر هەولێریش و زیندووکردنەوە و بوونی شانەکانی داعش بە سێوەیەکی ئەکتیڤ لە ئێستادا لە ناوچەکەدا ینی بۆچی لایەنێکی سیاسیە بۆچی ئایەنێکی ئەمنی و سەربازی نەبێ ضرورەتی مانەوەی ئەمریکا لە ئێستادا بوونی هەیە لە عێراقدا لە سەرەتا کە ئەمریکا هاتەوە خاستە بە تایبەتی لە 2014 کە داعش هاتە ئارایەوە بۆ ئەوە هات کە یارمەتی هێزەکانی عێراق داتوجە پێشمەرگەیە جەیشە حەشدە یارمەتیان با لە شەڕیان لە دژی داعش ئەمە مایەوە تا ئەم فترەی ئەخیر بەڵام بەم دوایە پاش نەمانی ئەو ناوچەی کە داعش لە ژێردەستی بوو لەگەڵ کەمبوونەوەی ئاکتیڤیتی داعش بەڕاستی ینی جموجۆڵی داعش زۆر کەم بۆتەوە بە مقارنەتەن بەجارە هەرچەنە لە هەنێ ناوچەکانی با بڵێ مادەی 140 لە هەرێمی کوردستان لە نزیک هەرێمی کوردستان و ئەو شوێنانی تری عێراقیش کە نزیکی بەغان جموجۆڵیان ماوە بەڵام وەکو جاران نییە. ئمڕۆ تەحەدایەکی تر هەیە بۆ حکوومەتی عێراقی ئەویش سەقامگیری وڵاتەکەیە. ئەوەی کە ئەیبینین ئێستا ڕاستە هەنێ بەرماوەی داعش ماوە لە هەنێ لەو شوێنانەی کە باسمان کرد بەڵام ئەو کاریگەریە بەخۆتیان نییە ئەوەی کە ئمڕۆ سەقامگیری عێراق خاتە مەترسی ئەو میلیشیانەیە کە سەر بە ئێران و بە نەتیجەش ئەوەش کە ئێران ئێوە ببێتە عێراق بکاتە گۆڕەپانێک بۆ ململانەکەی لەگەڵ ئەمریکا کە ئەڵێم لایەنی سەربازی و ئەمنی ئەبێ بڕیاری ئەو جۆرە بڕیارە بدات کە ئایا هێزی ئەمریکا پێویستە لە عێراقیاننا بوونیان لە عێراق خۆیان ئەڵێن ئێمە هاتووین بۆ یارمەتیدانی جێشی عێراقی یاخود هێزەکانی تری عێراق لە ڕوبەڕووبوونیان لەگەڵ تیرۆر ئەو سەربازانەی کە ئمڕۆ مەفروزە بڕیار بدەن بەشێکی زۆریان سەر بەو لایەنەن وەکو بینیمان لە ئەتیرافاتەکەی ئەو بکوژی هیشام الهاشمی کابرایەک وزارتێک بوو لە وەزارەی داخلی ئیشیە کرد ینی ئەو بە هەمان شێوەش لە ناو جەیش لە وەزارەتی بەرگری لە وەزارەتی ناوخۆ ئەم میلیشیانی سەر بە ئێران کەسانێکی زۆریان هەیە لە ناو ئەو دام و دەستگایانە ئەگەر بێت و پرسیاریشان لێ بکرێ ڕەنگە پرسیارەکانیان بە شێوەیەکی با بڵێن تەسیراتی کاریگەری سیاسی لەسەر ئەبێت
نەک بە شێوەیەکی پرۆفشنناڵی عسکەری بیر بکاتەوە بڵێ ئێمە چەند هێزمان پێویستە لە چ ناوچەیەک پێویستمانە چ جۆرە هاوکاریی ئەمریکامان پێویستە چەند هێزی ئەمریکامان پێویستە لە عێراق ئەوەی کە گوێبیستێبین ئێمڕۆ ئێستا لە عێراق بە تایبەت لە عێراقی عەربی کەس ناوێرێ بڵێ بە عێراق بمێنێتەوە یاخود بە هێزەکانی ئەمریکا لە عێراق بمێنەوە چونکە ئەبێتە هەڵایەکی گەورە لە سەریان حتا تەنانەت مستەفا کازمی خۆشی سەرک وەزیر حتا وەزیری خارجی ئەو بەرپرسانی کە ئەیان بینی زۆر باشە لەسەر و سەردانی مستەفا کازمی کاکی هیوا مستەفا کازمی ئەم داوایانەی ئێران داوای میلیشیاکان لە عێراقدا نەقڵ دەکات بۆ جۆ بایدن لە کۆبوونەوە لەگەڵیدا یعنی دروست ڕوئای ئەوانی پێ دەڵێت لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا یاخۆ چاوەڕێ دەکرێت مستەفا کازمی چۆن لەبارەی پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا گفتوگۆ بکات لەگەڵ بایدن و ئەمریکادا بەڕێی من قسەکانی مستەفا و ئەو هەموو با بڵێن وەفدەکەی کە ئەچێت ئەو شاندەی کە ئەچێ زۆر ڕنگدانەوەی قسەکانی ئێران و میلیشیانی تیاابێت ناتوانن بە شێوەیەکی ڕاشکە ئەوان بڵێن ئێمە وڵا ئێران وای و تو ئەبێ دەرچن و بۆیە ئێوە ئەبێ دەرچن لەلایەکەوە ئەزانێت ئەگەر ئمڕۆ هێزی ئەمریکا لە عێراق دەرچێت یاخود بوونی ئەمریکا پەیوەندی ئەمریکا لەگەڵ عێراق بەو شوەیە کەمتر بێت ئەوە وڵاتەکە بە تاوی ئەکەوێتە ژێردەستی ئێران ئەمەش تەوان کێشەیەکی گەورەیە بۆ عێراق بە شێوەیەکی گشتی و بە تایبەت کە ڕای گشتی لە ناو عێراق بینیتان لە تشرین لە ئۆکتۆبەری 2019 و لە خۆپشاندانەکانی تریش یەکەم شعاریان کە هەڵیان گرتە بوو ئەیانوت گەنجی ناوەڕاست و باشووری عێراق ئەیانوت ئێران بەڕەبەڕە یعنی هەموو ئەوێت ئێران دەچێ بەڵام چەند هێزێکی چەکداری لە ناو عێراق هەیە کە خۆپشاندانەکانیان سەرکوت کرد و بە هەمان کات ویستیان خۆیان وەزەی وڵاتەکە بەدەستەوە بگرن ئەوەی کە ئێستا ڕوئەدا بۆ مستەفا نە ئەتوانێت پێیان بڵێ بمێنەوە بە شێوەیەکی عەلەنی نە ئەشتوانێ بڵێ بڕۆن بە شێوەیەکی تایبەت لەگەڵ ئەمریکیەکان بۆیە نازانین بەڕاستی ینی نەتیجەی ئەو خۆپشاندانە ئەو دانوستانەی کە لە ئەمریکا ئەبێت چی ئەبێت ینی بەچێ ئایا تا چ ڕادەیەک بە سەریحی ئەتوانێت قسەیان لەگەڵ بکات زۆر باشە و ئەمریکا خۆشی پلانی چییە؟ باشە کەواتە هەڵوێستی ئەمریکا چاوەڕە دەکرێت چی بێت؟ ئایا بڕیاری کشانەوەی هێزەکانی هێزە سەربازیەکانی دەدات لە عێراقدا واگەر بڕیارێکی هاوشێوە دراوەکەوەی کە لە ئەفغانستان ڕوویداوە بڕیاری لەسەردا عێراق بەرەوکوێ هەنگاو دەنێ لە ناو ئەم هەموو هێزە میلیشیانەدا لە ناو ئەم شانە نووسوانەی داعشدا کە وەک جەنابەت ئاماژەت پێکرداوە کوێستە لە هەندێک ناوچە ئەکتیڤێتیان هەیە و کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا چی دەبێت؟ بەڕای من مووقفی ئەمریکا پەیوەستە زۆر بە مووقفی پەیوەندیان لەگەڵ ئێران ئەگەر بێت و پەیوەندیان لەگەڵ ئێران باش بێت لە مەلەفی نەوەوی لە مەلەفی دەستێوەردانی ئێران لە وڵاتانی تر پاراستنی وڵاتە عەرەبیەکانی خەلیج کە دراوسێن ئەوە بەو ئەگەر وادیشیان لە ئێران وەرگرتی بێت کە چیتر پەلاماری هێزەکانی ئەمریکا نادەن لە منتیقەیە بەهۆی ئەو کەسانی کە سەر بە ئێران ئەو هێزانی سەر بە ئێرانن ئەوە دووری نابینم ئەمریکا لە عێراق بکشێتەوە و وەکو وەرەقەیەک عێراق ینی عێراقی بدا بە عێراق بەرامبەر بە ئەتۆمی ئاوا ینی احتیمالە شتێکی وا ببێت ئەگەر بێت و ئەو جۆرە کشانەوەی ڕوودات لە عێراق ئەوە زۆر بە ئاسانی بە وەزعی ئەمڕۆی عێراقکە ئەی بینین باڵێن ئەو هێزانەی سەر بە ئێرانن هێزی کە دژی ئەمریکان هێزی کە دژی حکومەتن هێزی تائیفین هێزی دەوڵەت نین ئەوانە ڕەنگە زۆر بە ئاسانی بتوانن بە ناوچەی زۆری عێراق بخەنە ژێردەستی خۆیان بە هەمان سیناریوی کە ئەبینین لە ئەفغانستان ئێستا چۆن تاالبان ڕۆژ بە ڕۆژ ناوچەی زیاتر ئەخاتە ژێردەستی خۆی بەڵێکاتە عێراق دەبێتە ئەفغانستانێکی تر بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەم ئەگەرەدا بەم مۆزای ئێستای حکوومەتی عێراق بەم لاوازی حکوومەتەکە بەم لاوازی جێیش بەم هێزە گەورەی کە حەشد و ئەو میلیشیانەی کە سەر بە ئێران هەیەە بەڵێ حەشد زۆر تەبیعیە ئمڕۆ ئەمریکا سەحب بێ
یاخود دەستی لە عێراق بچێشێتەوە بە ڕۆژێک یا دوو ڕۆژ حەش دەتوانێت هەموو شوێنەکانی عێراق بگرێ بەدەستەوە. زۆر باشە. هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەم معادلانەوە لەبەرەوەکە بە خۆتان دەزانن کە هەولێر بێبەش نەبووە لەو هێرشانەی کە دەکرێتە سەری لە ماوەکانی ڕابردوودا بینیمانەکە فڕۆکەخانەی هەولێر بە ئامانج گیراوە لەلایەن گروپە جیاوازەکانەوە. ینی هەولێر هەرێمی کوردستان چی بەسەر دێرەکە ئەمریکا بکشێتەوە ئەگەر عێراق بەو شێوازە کە جەنابەت باسی دەکەی ئەگەری تێکچوونی هەبێ؟ طبعا بۆ هەرێمی کوردستان دەمێکی خەڵک زۆر ئەڵێ ئەمریکا جێی متوانە نییە بەڕاستی ڕاستە وڵاتێکی گرنگە پەیوەندیت لەگەڵی هەبێ باشە یارمەتیدایە لە شەڕی داعش و شەڕی تر ئەگەر مەترسی بێتە سەر هەرێمی کوردستان بە شێوەیە کە ئەو مەترسیە بە هەمان شێوە مەترسی بگرێت مەترسیەکە ئەمریکاش بگرێتەوە چکە ئەگەر بیرتان بێ لە ئۆکتۆبەری 2009 کە حەشت هاتە ئەو ناوچانە هیچ ئەمریکا و ڕاوەستە هیچ مشکلەیەکی نەبوو کە دیار بوو ڕێککەوتنێک هەبوو کە ئەو هێزانەی کە بێن لە کورد بن بە پەلاماری ئەمریکا نادەن. بۆیە لێرە گرنگە بۆ هەرێمی کوردستان جۆرە پەیوەندیی لەگەڵ ئێران هەبێ لێک تێگەیشتنێکی لەگەڵ ئێران هەبێ. بەڕای من ئەو موشەکانەی کە لە هەرێمی کوردستانیانداوە تاکو ئێستا ئەو پەلامارانەی کە هێزەکانی سەر بە ئێران کردویانە لە دژی هەرێمی کوردستان نەتیجەی ئەو بووە کە قاسم سولەیمانی جاران کە هەبوو لە وەزعی هەرێمی کوردستان تێئەگەیشت ئەیزانی کە پەیوەندیمان لەگەڵ هەرێم هەیە هەرێم پەیوەندی لەگەڵ ئەمریکا هەیە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە پەیوەندی لەگەڵ ئێرانیش هەیە ئەو پەیوەندی کە لەگەڵ ئەمریکایە لەسەر حسابی ئێران نییە پێ ئەچێت پاش کوژرانی قاسم سولەیمانی ئەو پەیوەندیەی ئەو لێک تێگەیشتنەی کە لەگەڵ ئێران هەبووە وەکو جاران نەماوە ئەو کەسانی کە ئیمڕۆ مەلەفی عێراقیان بەدەستە لە ئێران لە وەزع تایبەتەی هەرێمی کوردستان تێناگەن و هەر وەکو فشارێک بۆ سەر هەرێمی کوردستان بە میلیشیەکانی خۆیان ئەڵێناوانەی لەسەر سنووری هەرێمن کە موشک و درۆن و ئەو بەو جۆرەشتانە پەلاماری هەرێمی کوردستان بکەن زوو هەر وەکو وە بێرهێنانەوەیەک کە ئێران ئەتوانێت بارودۆخی هەرێم تێکدا. بەڵێ هیوا مەحموود عوسمان ڕۆژنامەنووس سپاس بۆەوەی کە لە هەولێرەوە لەگەڵم بووی.